جا لە ئەرکی ڕۆژانەی خۆیان هێزەکانی پێشمەرگە لە سلێمانی ڕاکردنیکی ماوە درێژیان بۆ ڕێککرا کە تیایدا لە چەند ئاستێک پاڵەوانانی ڕاکردنی ماوە درێژ دەرکەوت و خەڵات کران. پێشبڕکێی ڕاکردنی ماوە درێژ بۆ یەکە و لیواکانی هێزەکانی هەفتە ئەنجامدرا لە یادی 49 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی یەکشەممە لەناو بارگای فەرماندەی هێزەکانی هەفتە بە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی یاریەکان و مەشقی جەستەیی پێشبڕکێی ڕاکردنی ماوە درێژ بۆ یەکە و لیواکان و هێزی ژنان ئەنجامدرا و پاش ملولانێکی بەهێز لە نێوان بەشداربووان ئەنجامەکان بەم شێوەیە بوو. ئەفسەرانی ژنان پلەی یەکەم ملازم هێش و مەحموود، ملازم نیشتمان ڕەوف پلەی دووەمی بەدەستهێنا و ملازم هەوار عارف لە پلەی سێمدا بوو. پلەدارانی ژنان خێڵان بەهادین توانی پلەی یەکەم بەدەست بێنێت و چرۆ محەممەدیش پلەی دووەم و سۆما عەلیش پلەی سێم. لە ئەفسەرانی پیاواندا ملازم ڕەوەند ئەحمەد لە لیوای سێی تایبەت پلەی یەکەمی بەدەستهێنا، ملازم زانە ڕۆستەم لە یەکەی 1940 پلەی دووەم و ملازم شوانیش لە یەکەی 1920 پلەی سێوین بەدەستهێنا. پلەدارانی پیاوان ئەحمەد وریا لە یەکەی 1911 پلەی یەکەمی بەدەستهێنا و ڕێباز ئیبراهیمیش لە یەکەی 1912 لە پلەی دووەم هاتوو. لە پلەی سێمیشدا شاسوار مینا یەکەی 1912 ئەو لە پلەی سێمدا بوو. ئەنجامی کۆتایی تیمیش لیوای سێی تایبەت پلەی یەکەم و یەکەی 1912 دووەم و یەکەی 1911 سێم بوو. لە کۆتاییدا خەڵاتی تایبەت و مەدالیا بەسەر ڕاکەران و تیپە سەرکەوتەکان دابشکرا و بە سەرکەوتوی پێشبڕکێکە ئەنجامدرا.